دوای زیاتر لە 2 مانگ لە داخستنی مەرجی کێلێ لە سنووری قەزای پشدەر دوجار مەرزەکە بەڕووی ئاڵوگۆڕی بازرگانیدا کرایەوە. ئامادەکاری پێویست جێگەکردنی تیمێکی تەندروستی لە مەرجی کێلێ، بەکارهێنانی سەرجەمی هۆیەکانی خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا لەلایەن شۆفێرانی مەرزەکەوە ئەو ڕێکارانن کە لەمڕۆوە لەلایەن ئیدارەی سنوورەکەوە جێبەجێ دەکرێن. ئەوەی کە پێویستە لە ئامادەکاری لەژێر ڕۆشنایی مەرج و پابەندی و ڕێنمایە تەندروستیەکان کە وەزارەتی تەندروستی دیاری کردو بۆ وەزارەتی ناخۆ هەر هەموو ئامادەکاریەکانمان کردووە. هەر لێرە نوێنەری تەندروستی ڕاپەڕین نوێنەری سێکتەری خۆپاراستنی ڕاپەڕین لێرە ئامادەیە بۆی لە نزیکەوە سەرپەرشتی هەموو ئەو ڕێکار و پابەندی و ڕێنمایە خۆپارێزیانە بکە کە بڵین تەندروستی ڕاپەڕین بەسەر شوفێر و بار هەڵگر و هەموو ئەوانەی کە لێرەوە لە جمجۆڵی بازرگانی بەشداری دەکەن بەسەر ئەواندا جێبەجێ دەکەین. ڕۆژانە نزیکەی 150 ئۆتۆمبیلی بار هەڵگر، کاڵا و شتومەکی جیاجیا لە وڵاتی ئێرانەوە لە ڕێگەی مەرجی کێلێوە هاوردە دەکەن. بە جۆرێک لە قۆناغی پێش داخڵبوونیان شۆفێران ناچار دەکرێن پێداویستی خۆپارێزی بەکاربهێن و ئۆتۆبێلەکانیشیان بەدژە کۆرۆنا پاک دەکرێتەوە. ئێمە ئاگادارکراینەوە کە مەرزی کێلێ بە ڕووی جمجۆڵی بازرگانی کراوەتەوە. بۆیە من لێرە دووبارەی دەکەمەوە تەنها جمجۆڵی بازرگانی و شمولی هاتوچۆی هاوڵاتیان و مسافرین ناکات. ئێمە هەردوێنێ ئامادەکاری خۆمان کردوەکو بەڕێوەبەراتی گومرگ و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی و قایمقامێت تەنسیقمان کردووە لەسەر خەتین بۆ ئەوەی هەستی ڕێنمایی تەندروستی هەیە لەو سنوورە جێبەجێکەین. ئێمە وەکو گومرگی جیشکارێکمان نیە و ئامادەکاری تەواومان هەیە و ئەوە لێرەش تیمی تەندروستی لێ دەبێت بۆ ڕەشانی سیارەکان و هەروەها ئەو ڕێنمایی تەواو درراوەتە ئەو شوفێرانی کە لەستە دیوی ئێران بۆ ئەوەی کە ماسک و گاون و دەستکێش ببەستن و بە هیچ شێوەیەک لە هیچ شوفێرێکی قبول ناکەین کە ڕێنمایەکان بشکێنێت. دەواازەی سنووری مەرجی کێلێ لە سنووری قەزای پشدەر یەکێک لە خاڵا سنووریە گرنگەکانی نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێرانە و ڕۆژانە بە شێوەی بەردەوام لە کاتی ئاساییدا ئاڵوگۆڕی بازرگانی تیادا دەکرێت. ئەم مەرزە کە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ناڕەسمیە ساڵانێکی زۆرە لە چاوەڕوانی بڕیاری حکوومەتی فیدراڵدایە تاوەکو وەک مەرزێکی ڕەسمی جمجۆڵی بازرگانی تیادا بکرێت. هونە ڕەسوڵ گەلی کوردستان مەرجی کێلێ.